دوای 3 ساڵ لە داگیرکردنی چەند پارێزگایەکی عێراق داعش ناوەندی پارێزگاکانی لەدەستدا. لە ئێستاشدا چەکدارانی داعش لە هەندێک ناوچەدا کۆبوونەتەوە بە تایبەتی حەوزەی حەمرین. فەرماندە مەیدانەکانی پێشمەرگەش دەڵێن داعش هەموو پیلانەکانی شکستی هێناوە. چەند محافەزەیەک تایبەتی لەم کۆتایی پرۆسەکەدا کە حکوومەتی عێراق و هێزی پێشمەرگە لە سنووری محافەزەی مووسڵ کردیان. ئەوە داعش لەو ناچێ بەڕاستی شەکستێکی زۆر گەوری هێنا هەم بە پشتیوانی هاوپەیمانەکان و دیارە ئێستاچینە ئەم سنوور و ناوچەی ئێمە کە سنووری حەویجایان حەمرینە پلانی پارتیزانیان هەیە بۆ سەرسەنگەرەکانی پێشمەرگە. ئێمە خۆشبەختانە توانیمانە ئەو پلانانەی ئەوان هەڵبوەشێنینەوە لە ناوچەکەیە و توانیمانە شەکستی زۆر گەوریان پێبێنین لە ناوچەکەدا. شارەزایەکی سەربازی ئاشکرای دەکات بۆ کۆتایی هێنان بەتوانە سەربازیەکانی چەکدارانی داعش پێویستە هەڵمەتی سەربازی هاوبەش لە نێوان پێشمەرگە و هێزەکانی عێراق و هاوپەیماناندا بکرێت بۆ پاکردنەوەی حەویجە و حەوزەی حەمرین لە تیرۆریستانی داعش. تاکە داعش لە هەموو شوێنەکان لە شکاندایە، وەک دەزانن ئەوە لە ئەمبار و تکریت و دەوروبەری لە سووریاش ئێستاکەشەوە مووسڵ ئازاد کراوە. داعش خاکەکی زۆری لەدەست چووە. پاکردنەوەی فکرەی داعش لە منتیقەکان لە هەموو سنوورەکان برن لە هەموو عێراق وا بکەین کەس نەتوانیتن کەس بیر لەوە نەکاتەوە جارشکە بۆ گەڕانەوەی بیری تەشتی داعش و بۆ خراپەکانی داعش کە کردیانە بگەڕێنەوە سەبر وا بکەین لە ڕێگای هاوپەیمانانەوەیان لە ڕێگەی منەزەمە دەولەکانەوە بێن دەوراتی وا بکەنەوە کە خەڵک ئاشنا بکەن بە بیری نوێ، خەڵک ئاشنا بکەن بە شتی نوێخوازی واز لەو فکرەی داعش بین و کۆتاییان پێبێت. شارەزانی ئاسایش ڕای دەگەێنن پاش کۆتایی هێنانی توانە سەربازیەکانی داعش پێویستە ڕێکخراوە نێو خۆی و نێو دەوڵەتیەکان کار بۆ سەرڕینەوەی بیری توونڕەوی لەناو کۆمەڵگادا بکەن. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورماتوو.